یاریەکانی هەفتەی پازدەمی خولی نابی کوردستان کۆتاییاتوو ئەمڕۆ 4 یاری بەڕێوەچوو. پێشمەرگەی هەولێر بە سەرکەوتن بەسەر زاخۆدا گەڕایەوە پێشەنگ. حسێن محەممەد وردەکاری یاریەکە و ئەنجام و ڕیزبەندی خولەکە دەخاتەوە. بەڵێ یاریەکانی ئەم هەفتەی خولی نایابی کوردستان بە کۆتا هات ئەمڕۆ 4 یاری بەڕێوەچوو لە نێو یاریگە یانی پێشمەرگە هەولێر پێشمەرگە هەولێر دوای لە هەدەردانی دەرفەتێکی زۆر توانین لە کۆتا خولێک بە گۆڵێکی عومەر سەدام سەرکەوتن تۆمارکەوە. لە یاریەکانی تریش یانەی دوهۆک بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سۆرانی بردەوە، یانەی شێروانە بە گۆڵێکی بێوەڵام لە هەندرێنی بردەوە و یانەی پێشمەرگەی سلێمانیش بە 2 گۆڵی بێوەڵام لە دەربەندیخانی بردەوە. من دەمێ هەردوو لە یانەی زاخۆ لە یانی پێشمەرگە هەولێر ڕێیان وەرگرم. سەرەتا ڕاهێنەری یانەی زاخۆ کاپتن هۆکاری چی بوو لەم یارێت توی شکستهاتن یانەی پێشمەرگە هەولێر هێرشێکی زۆری کرد بۆ سەر ئێوە بۆی بتوانێت سەرکەوتن تۆمار بێتە پێشەنجی. راستي بيشمرقة يعني حتى حدك فريقك قالك باشا فريقك منافسة دوري كردستان دايك ويا دويج ملعبه وانا يعني تاثيرك تاثير بالفريق مالتك يعني بس تديت يعني الشوط الاولي فريق ما دقيقه حتى ربع ساعه اولي باج بالشوط دوي فريق ما حمي بدل بو يعني حتى ما فرصه برزكرين عندك لاعب ما يناض يعني الياقي وان توانا بو واريشك مزج ما هي فريق مدى يعني خساره تنشي بيجي لاعبي تقف مستوى قدم كتبوتشي افواجباتنا كتبوتشي يعني جي خب جنينات ايك ياش حميه ممتر اركي باري يعني باري فشار هيفا فريقي ما بارنا ورقت مع احترامات يعني فريقي بيشمرقي هل هيفا 2 مليون 5 مليون هي نادي زاخو أبتشار هيفا راتب لاعبنا ده هر وصاج أسوباسيا لاعبات كم تواجد وانا الدوري كردستان ده مشاركتكن يعني هكا كيس فريقي دي بد مشاركين هكا الدوري كردستان هر وصاج بيروز بايا بيشمرقي كفريقك باشا منتظمة وسركتي ان شاء الله. كابتن من دم راي يعني بيشمرقي هوليريش اگر ياريزاني غور بگرم اگر درفته بيتن كابتن محمود پیرۆزە سەرەتا دوای ئەم سەرکەوتنەی ئەمڕۆ کە تۆمارتان کرد دەتوانین بڵێن کۆمەڵە هێرشێکی زۆرتان لەدەستدا ئینجا گۆڵی سەرکەوتنتان تۆمار کرد بەڵام پێشمەرگە دوای ئەم سەرکەوتنە هاتەوە پێشەنجی تا چەند دڵخۆشن وەروە بە هەدەردانی ئەم هێرشانەش تا چەند دەبێتەوە کارکەوەی لە هەفتەکانی داهاتوو ئیش لەسەر بکەنەوە پێشمەرگە لە ڕووی هێرشبەری شەخۆڕێ بەڵێ سەرتا بەنای خۆی گەورە میهرەبان سەرەتا زۆر پیرۆزبایی لە هەموو یاریزانەکان و دەستەی ڕاهێنەران و هەروە دەستەی کارگەریانەکە و ئەو هەندەرە خۆشەویستە بەڕاستی خۆتان بینیتان ئێمە هەر لە سەرەتاوە شایسته بردنەوە بین هەر یعنی یاریەکە دەست پێ کرد بۆ ئێمە شایسته بردنەوە چونکە هەلێکی زۆر یەکجاری مافۆتان تەنانەت چەند هەلێک هەبوو تەنها یاریزان و گۆڵچەکەمانەوە بەڵام سوپاس بەخوا لە دوای ئینسکساتەکاندا توانیمان مادووبوونەکەمە بە هەدەر نەدەین و گۆڵێک بکەین و پێسەرکەوتنەکە بەدەست بێنین. سوپاس بۆخوای گەورە دەستان خۆش بێت. پیرۆستان بێ دوای ئەم سەرکەوتنەی ئەمڕۆ یانەی پێشمەرگە هەولێر کە تۆماری کردووە ئەو یەکسانی لە یاریەکەی دوێنێ هەردوویانەی سیروانی نوێ و پێشمەرگەی نەورۆز کەوایانەی پێشمەرگەی هەولێر بە کۆکردنەوەی 25 خاڵ بێتە پێشەنجی خولەکە و لە هەفتەی داهاتووش ئەو یانەیە پشوو دەبێت بەوەی ئەوەی کە شێوازی خولەکە 13 تیپنووە تیپێک هەر هەفتەی تیپێک پشوو دەبێت هەفتەی داهاتوو یانەی پێشمەرگەی هەولێر پشوو دەبێت بۆیە سەرکەوتنێکی گرنگی بۆ خۆی بەدەستێنا بۆ ئەوەی کە هەفتەی داهاتوو پشوو دەبێت چاوی لە یانەکانی تر دەبێت.